كذا سمي سوفانا بلا ولا من إيران خذ مقود برور شارعي شركة مقود كذا شاي سوفانا بلا ولا من إيران خذ مقود برور شارعي نكوا بريس में तमाशा खोल के मैं वादा से मैं सेदा भी कोमले हंस के रज़ाबा रो फिर खवाने خزمنا أما دبي صبر وتحمل مان هبي والشكر بين شوك خواي تبارك وتعالى عبدي خوي بأنواع أشكال تعقيد كاتوا أو جا أو تعقيد كردنوية تسبر سيتي بي نهاتي بي وشي أوي كأما توجبينا تسبر ترز بي تسبر مردن بي تسبر نخوشي بي تسبر ناخوشي بي إذا أوا خواي تبارك وتعالى عبدي خوي تعقيد كاتوا أما دبي شكر بين هرتي بسر ما بيتن برين يا رب خدا زور شكر بس دعاء شي قورب بكين برين يا رب خدا بس غضب نبي مولا الرحمن داك بابد والله يقصي جوانتك او دبي اما تساما لفقيري قندي خوش ما بيتن كاكا دبي اويك لتوانا من دا هيا بارو بيام بكين كورا بياوي باش بن با او معامله لو خمان لقا خواي خمان بكين او فرصتا او لو خوي بهشتي دكريتن نعم أولا سكن راس طبعا أوروبيا وقروا ذي لخوي زيات رهبا استفاقير وكتابا زور خير شي دولا او خزمي نخو امن نارم بابا هريكا وبلوري وبعربي بينيتن هر كسو لقدر تواناي خوي بزانا خير خيرا اگر اون دوكا بي اگر لوريك بي اگر عربك بيتن اوي لتواناي داهي هر كسو بتواناي خوي اوي كان لدى سيدي بيتو خيرا كيف كار إن شاء الله تغسلنا كان ودي لتوانا ما عندها هذه رحمة الله داكو بابت أخوي إمام عولا برسيتيش ويتش لهاريا علي لقسكت دقام ساشتي دقام راستك يكوري خوب بس كورا خزبنا آمان صد آمان نكن فكري أوي بكت تعدى ليك تبكت كرة ساوتا نماري يكتر نبيتن نكن لو خاطري أو خواي تبارك وتعالى إن شاء الله دركي خيري ما لي دكاتوا هندين معي كرة بياوي باش بد ها حد ما قمدو ما معي حد أو إن شاء الله هيني خير وبركة إن شاء الله رزق دي تقوريو حاصلات دي تقوريو أماش لو زحمتي ونهامتي قلت هذا بين إن شاء الله سارنيا دبي إدارة بكين بل دبي إدارة بكين والششوا بكين فقيري قندي قالك شرنا بنو حزب برسيتينا كان هل أوسي ما قز زحمته حتى دقينا الزوزردان أبي دخوا أدر كده كافي إن شاء الله وبارا مش بقى هذا باري دغج باشا الحمد لله أو ذا هركز ببي توانا يا أخوي كم ينزور مهم أوي نيلين من دار برسي بن لو قندي خاص أو مالاني فقير هرشش حب مال خدا ذاك الشهر ذاكاته إن شاء الله سدري والله سكان الذي ما مشي خو براستي بس برايتو اما دبيش تشوها بكين كتسي باشا او هاكم برايتو تسبكين باشا أولا زار أو زاري زار أو زاري فرصة بالش يسخو ماني نبي والله ما مشي خوا امن لقرتو ما اتو تسب الريار تدي امن لقى برياري توما ده جيب ده برات بزار نفس تكبيرة كم فيها بري امريكا لو زين سبكة بري قالوا بلا ياخذ بجميل بزانة سن ما له فقير مان هي لا آواي لكن آواي ما أنا فقير ما له فقير كان بجميل بزانة سن وي بس ارتسا وما أعرف فقير كان بما مشي خوي بريم هل لا يهلوا إيه عايشة بوجه إيه ساعة بيتي ما ديارة اسماعيل أخوار إيه أو عيش ماري حمد قطي عيش أو عيش أو أنا بخواي من داركاني ماري الرحمن علينيا با أو عيش إيه أو عيش إيه تمام
ئەو جا ڕابعی بێوەژن هزار ئەمە لە داک و باب لە داک و باب. ئەو جا من لەگونی پێدا چوومە خوارێ ئەو ڕاب ئەو بۆ چەند توخەیەک دوو سێ چار پێ چێمان مایە ڕاوەستە ئەمە پێ دەرێ جەڵ ئاو عارەب لەبیر نەکەی واللهی غەریبە لێرکوان دەستی گەلە کورتە ئەوش زەل ئاومادانم بەس مارێ ئەوەی مابوو مارێ ئەوەی کورەتوو برێ ئەی مدارەکان لە دەو کۆ دەرەکەتە ناو گۆمێ کورە کەریم پێخواسی کەری پێخواست ئۆ کورە ئەدی عەلی عەلی خۆمان عەلی درێژ عەلی درێژ والله ڕاست دەکەی والله هیچ کۆمەرێک من گەلێک ئەوەشمان دانا کورە بڵاهی برێم چێ هەر ئەوەندە ئەوزان ئەوەندەیە باشە ئەدی ئەمە ئەومان لەگیر کرد کاکە ناوی چیە کورە ئەتوو برێ عوسمان جۆتیار عوسمان جۆتیار کورە ئەیش تەوا نماوە بزانم یک دوو سێ چار پێنج شەش حەوت هەشت نۆ تو برێت دەمار برێ دەمار بە زیادوگون دەچی گەورەی وەچیمە هەندە فەقیری تێدا ئەوەندە فەقیریش ئەمە هەموو لایەکی دەبی کاکە بار و بۆچیان هەر بکەین ئینشاءالله ئەوجا باودا جێ بدەین دەمار وەنیە دەوزە جێ بدەبرا لە فەزلی خۆی الحەمدولillah گەرمەشی گەلێک زۆرم هەیە من نەخوای بەزیاد الحەمدولillah ئەتوش حیوانیش چاکت هەیە یعنی شیر لە تو گەنم لە من زای چ دەکەین هەموو نێوڕانان با لە مارێم بوو منداری یەک منزەری گەورە گەنم بە شیر دانێنە سەر ئاگری ئێخوا ئەو بە هەموو ئەو ماران هەر 20 کەسێک 25 کەسێک دەبن هەر ئەوەن دەبنیا هەندە برێ نێوڕانە بات فارەکەی خۆیان بنێرن یەکەچیان بێتن مەنزەرشی گسکەکە بینیت و پڕ گەرم بە شیر بکات باتەوە بخۆن زەمەچی نێوڕان لە یەقەمتەوە هەتاکو خوددا لایەک بەلایەشی دەکاتن کووە واللهی فکرێکی زۆر باشە بەڕاستی یعنی خواردنەکەی نووران ئەگەر زەمەچیان بدەینە ڕۆژی خۆ مندارەکان باشە کوڕە مندار فتراخیاندا دەکەین داگەلە مشکلی کاکە کە برسی بوو ئەولای نازانی الحەمدولillah خوا دایتی الحەمدولillah بەستر پێرێش ئەمن یەک عەربە گەرم هەنار لە ئاشی لێیان کردیا ئاز لێ کردێ با ئەوزەنانیش بکەن و ئاز دەکە بە تەشتانن نانیان لە پێش ئەی خوا خێر بنووس ئەوە باشتریش زۆر باشە دەوزە عەولا مەرێ زانیت چ بکە وەشی ڕۆیشتی لێرە بە خێرای خۆت ئەو مارانە هەموو خەبەردار بکە پێیان برێ باب لە سوبەینەوە برێ حار و مەسەلە و کەفێل برێ وەرنە مارێمە هەر کەس منزەرۆکەشی بنێری ئەوزە بە خۆی دێ بزانە مندارەکان دەنێری بەشە شی و خوا بن و ئەو مرۆ بکە باشە باش چاوە دەباش بارانە عەولا ئەرێ وەڵڵا مام چێخوا باوەڕت بۆ قورئانەی هەوی خوددا نەحمەتەشی گەورەی ئینشاءالله لە بۆمان ناردێ و دەرکەچی باشمان لێ دەکاتەوە ئەو خەڵکە ڕزگاری لە دوونێ عیشایەوە بە خۆت ئاگار لێیە ئەمن ئەوش لە خۆشیان نەنووسیمە ئەرێ بەڕاست چت کرد چووی ئەرێ وەڵڵا بە مام چێخوای برێ هەرستان بزانیت چم کرد مار بە مار لە دەرکەمدا چوومە ژۆرێ گوتم کاکە برە ئەمە هەموو خزمیەکین هەموو برایەکین لە گوندی خوددا نانەچی دایتەمە ئەو نانە ئی خوددایە بەرام لە مارێ منە ئەمە دوونێ لەگە مامچێخوا برا گەورەی هەموومانە دەوڕاستی هەموومانە دانیشتین فکرەکمان کرد گەیشتینە نەتیجەک مامچێخواش زۆری پێ باش بوو گوتی ئەمە دەبی ئەوها بکەین چ بکەین الحەمدولillah مامچێخوا
دەوڵدانەکەی باشە ئەلحەمدوللا گەرمەکی زۆری هەیە ئەم منیش خوددا دەرکەی لێ کردیمەوە حیوانم زۆرە کاکە قەرارماندایە ئەمە نێوڕانان خواردنی لە بۆنگۆ لە بۆ ئەوەندە مارێ هەمووی جێبەجێ بکەین مار و مندارتان خواردنیان لەسەر مەزارە ئەوجە پێم گوتینە هەر یەکە لە خۆتان منجەرۆکە شتەی حازر بکەن و نێوڕانان بین لە مارێ من خواردنەکەی ببەن و ببەن بەس دەزانیت چێ مام چێخۆ خۆ ئاگادارە کەوناوە پێگوتن ماشەڵڵا خوددایە گوڕاحێکیان هاتێ هەموو ئەوەندەیان پێخۆش بوو ئەوەندەیان پێخۆش بوو بەس ئینشاءالله ئینشاءالله خوددا ئەو ئەجرەی نییە بەزایانات بەزایانات ئەوە نا والله دەرێ ومن يعمل مثقال ذرة خيرا يره أولا في الخداي مثقال الذرة بخداي حزب زرنابي قلنا حفظان أو باشا أو مدار استوى بالسيو سن يعني سن ما في ناخوش هي الفقير شمال أو هاي هيك فرق يعني براسي زمان شيخ وقد وش من دارينيا صعب من دار بي ونشد بي كروتي نان يا رب بابا نان الله أكبر يا رب خدا كسب السينة بخدا دستك أنت خوش يا رب عولا إيش قالك ساكت والله ما بشي خوا أما همو براي هيك باولی بۆ خدای هەبیتن ئەمە بەخۆ من بەهانای یەک نین کەسش کە غەریب نایە برێ کورەوەرە ئەم والله ئەمە لەسەر فەزلی خوای و لەسەر پیاوەشی وەچی تو عاقل لەو گوندەی مادام هەیتمان ئەمەش قسووری ناکە ئەرێ والله ئینشاءالله لە زۆر باشە دەستەکانت خۆش بیاڕم خدا موفقت کە خوا لەگەرە توش علي قد ساود لمالي عالمين نبو بس من دارانا تار منها تارا هركوتشي بدا بعلاج عشان ليبكم قد فكري خراف من هناك يعني بس علاج نية بعلاج عشان هر ليبكم سبيني بدها يجدر نانتان بفكر قادر لقدرته الحمد لله خواي بزيادة خواي دركش خير أخذ شيء هو هم اللي ليه قرض بصري علي او ما رد لوك هاول كرت باشا علي اتو تيمنا قيني لو وتكرت اتو لو وتكرت اتو او ما رد لو ويرا كرديا ما مشي اخوا ما الله خوا ده صاني مقصد من زينبو السواري من دارك تكوك كذا واي ناني داتش كده والله يا عقل لزرق مبربو شيطاني سواري سمن بو تشتكشت عزات ومش علاجك مبكن
باشە هاکو عەلی ئەدی ئەمنوع ئەولا ئەو خاکە ساریەمان لۆ چ بوو ئەگەر یەکەشی وەشی تو مەنع نەکەین لە دزین و تەعەداکردن لە عالەمێ ئەدی ئەمە چمان بوو چمان کرد بەمعناوەیە مام شێخ بەمعناوەمە هیچمان نەکردیە باشە عەلی کوڕم خۆ منداری توی لە منداری ئەو خەرکە فەقیرە ئاوای زیاتر نەبوو زیاتر بوو مام شێخوا مام ئەولا قورعان تشتەکە شەیتان پێی کردم دوایە من ناتیمە عیلاجەکەم لێ بکەن خۆ ناتیمە مەحکەمەم بکەن ئەتو بزانە زمانی چەند درێژە زمان مام ئەمەد چاوەکەم خێر دەگاتە جێمە دەقتێ مام ئەولای عیلاجەکەم لێ بکە عیلاجی کوڕی خۆت بکە بە قورعانەکە نەعایان دەچی لەو گوندەی لا حول ولا قوة إلا بالله سارة وعلاج سيدبي أو زيرة لو صاحبي بستوى باشا وهيك يا ئیمارە ئەمەدەمینیە حمد أمين يا حمد أمين ئەمەدەمین مەرەگە لا حول ولا قوة إلا بالله أحقر بس يا كذا زاني بيست دبات دبا خالي دەفەر بوو دەری ئەگەر بزن ئەجەلی هات نانیشوانی دەخوا مام ئەولا ئەمن چوزانمەوە زۆریانە ناو فەردەی ئالی شاردەوە دوایام خۆ دەست خۆشم بۆ نەکردیە ئاخە لە بە دزەشی وەچی تو ئەدی سهلة بابا سهلة عادي سهلة أول جيبة زي إن شاء الله مام شێخوا بە قوربات بۆ من دەترسم عیلاجەکەم ما ترسي ما ترسي أجا بترسى بقى أول ندكر ما ترسي أما لقى عولاي إن شاء الله دم شديد كذا زانم لو عند بينه وناكن بزاني هالشي برديتي باشە کوڕی خۆم ئەتو قەت فکرەکەت نەکرد باشە تو ڕاستە بابەت ساحب منداری محتاجی هەی لە من نەکەوێ لێوە قابلە پیاون مایە لە گوندی ئەوە مام چێ خوایە ئەوە ئەمنم خوا دایتێمە داهاتم تەق 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 لە دەرکەم لەدا سەلام عەلەیک عەلەیکوم ئەسەلام کاکە عار و مەسەلەی ئەوە من محتاجم هەینی ئەمەش بار و بۆکمان دەکردی کوڕی خۆم ئەوە چار نییە ئەتو بچی ماری دزیاری دەرخواردی مار و مندارت بدەیت مام ئەولا مام شێخوا بۆ خودای لە سەدەستی خوای گەورە لە سەدەستی گۆ تۆبە ما من جارش کە مندارم پەل باوێ لە برسان تشتێکی ها دەکەم ئافر ئەمەش ئەومان دێت صدق عولا با كاكا سارتي با إشي جيب جيب كانوا علي رزقار كان لو إيش قورة كرديتي والله زي خو مام شخوا چی ئیش نییە چانە بیت ئینسان ئەگەر بە عەقڵبی هەموو ئیشێک چادەبی ئەمان کوڕی خۆم ئەتو مادام کە دەتزانی خواردن بەشتان ناکەیان مندار هێشتان برسیە داهاتم دەمگوت ئەرێ مام شێخوا ئەرێ مام ئەوڵا کاکە ئەمن بەشم ناکە دوای کەس دەستی کەسی نەجێڕایتەوە ئەدی ئەمە ئەو شەڕەشەقەمان لۆ چی کردێ لەگەر چی خوارد ئەوە خواردنتان لە بۆ دەینین و هەر هەندەش دەکرێ و خوارد دەرکەکەیت کردیتەوە بەس جارشتکە ئەو شتەی مەکە محتاج بووی پێویست بووی وەرە بەمە بری ئەمن تۆبە لە سەدەستی خوای گەورە لە سەدەستی پێغەمبەری لە سەدەستی گۆ تۆبە ئەمن جارش کە تشتێکی ها بکەم چما جارش کە مندارم پەل باوێ لە برسانە من جارش کە تشتێکی ها دەکەم ايه حمد امي كوي باشا الحمد لله باش خافك يا خو باش بن يا خو باش بن والله يا ربي يا ربي حمد أمين بلي من دارنا أنا كذب ورص بيني لا والله ما محمد خير ها انا ما معناه وين نتشوني ناندينيو اقاش عندينيا الحمد لله بخوات سعب أو ماشو لو ما معولا خير ها خير يا حمد أمين خير إن شاء الله أري والله خير إيش قالك تاشا مش ما محمد هو تم ناقل مسألتي ها امن تدقين محمد امين با بيل بريم او شوي تسوي
ئەوجا هەمکە تێگەیشتی حەمەدەی من کوو بوو تبرواب كأجا مال هيزنيا چاکتر وەنیا ئەولا بەرێ وەڵڵا ئەوجا حەمەدەبین ئەوە مامچێ خۆش ئەوەتە دانیشتیان کوڕی باب ئەوەش ئامانەتەکەت حەز دەکەی لە بۆ خۆت بژمێرە جمادي ناي ئەواتە هەموو لیرەکان بە تەواویە جمادي ناي حەمەدەمین مرد ئەوە ئەمانەتەکەت گەیشتۆ دەستی بە سەلامەتی الحەمدولله فاخر تامرسي قالك ممنونة بس تيم بلي أوبيا بتاعك شيء هەمکە حەمەدەمین لە کۆرەوەی گەڕێ چونکە بەڕاستی وعدماندایتێ ئەمە ناوی نەدەرچێنین مهم ئەتو ئامانەتەکەی خۆت بەدەست گەیشت حەمەدەمین ئەکو ئەتو لە ڕاهی خواگەردەنی ئازاکە و لەو بڕئاردەی بردیێتی و حەقت نەبی والله بابا قردني خوش وآزابي بابا ڕەحمە لە داک و بابت حەمەدەمین ئەتوش پیاوەتی خۆت کرد ئەوە چونکە ئەو ئاردە ئەگەر گەردەنی ئازانەکەی کورە لە ملی دەبینە ڕۆژ بازار قیامەتێ مارد ئاوەبی ئەرێ وەڵڵا هەزار جار ڕەحمە لە داک و بابت کە گەردەن ئازا کردێ بابی من ئای فەقیری نەبوونی دیتە فەقیری و نەبوونی لۆ چ ڕاددەکێشیتر ئەمن یەک شتی دەریم لە فەقیران بێزار مەبن خوا داینایە بێ یغبارن ڕۆژی حەشرێش تاوان بار